بەناوی خی بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خی پەروەردیگارتان لەسەر بێت. ئەمڕۆ لە نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوکان موچە دەبەخشێت بۆ 213 داگیەتیم کەوا لە نووسینگەی شاری هەولێر ناوەکانیان تۆمار کراوە و موچەی مانگانەیان پێدەدرێت. لە نێو مانجی ڕەمەزان داین کۆی گشتی ئەو داگیەتیمانەی کەوا لە سەرتاسەری کوردستان موچە و مەعاشیان پێدەدرێت 656 داگیەتیمن کەوا بڕی ئەو موچەی کەوا دەدرێتە ئەو داگیەتیمانە زیاتر لە 77 ملیۆن دینارە بۆ هەر مانجێک. و هەروەها ئێوەی خێرخوازیش هیمەتێکی باشتان کردووە بۆ ئەوەی کەوا بێباوکان و هەروەها ئەوانەی کەوا پێویستیان بە موچەی مانگانە هەیە لە داگیەتیمەکان سفرەکانیان گەرم بێتن لە مانجی ڕەمەزانی پیرۆز و منداڵەکانیان بێناز نەبێت و هەروەها لوقمەنانێکی گەرم بدەنە منداڵەکانیان لەو مانگەیدا. بۆیە لەگەڵمان بن لە دابەشکردنی موچەی مانجی چوار لە نووسینگەی هەولێر. سەرەتا پیرۆزبایی ئەو مانگە ڕەمەزانە پیرۆزە لەلایەن خۆمە و داکاتیوانە لەو خێرخوازانە بەرەزانەکەین کە لەو مانگە پر نەحامەتەیە یارمەتی ئەو منالە هەتیوانەیدایە زۆر سوپاسیان دەکەین. ئینشاڵڵا نمونەیان زۆرە بە لە کۆمەلگاکەمان زۆر مەمنونیانیم چونکە لەو ڕۆژە بەشە حالەن ئەمن داکاتیوم سابچار منالە هەتیوم زۆر مەمنونیانیم. ئینشاڵڵا نمونەیان زۆرە بێ هەروە دەستخۆشیەکەین ئینشاڵڵا نمونەی ئەو خێرخوازانە زۆرە بێ. وڵی خوا لە دەستگای بەخشین ڕازی بی لەو مسلمانش ڕازی بێگە خێرمان پێ دەکاتن. باوەڕکەی دەستگای بەخشین جێگای هێتیم و لێقەوماوانە لە هەموو کەناڵەکان دیارە و یعنی کە خێر و خێراتەکە دەکاتن. ئەرێ وەڵا هەموو مانجی معاشمان وەرگرتی ئەمە خوا لەوان ڕازی بی لەو کەسیش ڕازی بی ئەگەر ئەو خێرەمان پێ دەکات. ها لێرەدا من هەتی بە خێو دەکەم بێ داک و بێ باب بەخوای داک مردی باب مردی وەڵا لۆیانی ناینە ماڵێ خۆیان لێ ڕازی بی ئەرزاقیشیان داینێ موچەکەشیان داینێ گەرەوان نەبان معنای دەبار قەردمان کردبە. خوای گەورە پاداشتیان داتەوە خوای گەورە بە حەشتی ئەمە نستی بکە. بەڕاستی جێگایەکە جێگای هێتیم بە خێوکردن و بێ سەرپەرشتان ئێرە هەوە. بەخوا لە چی زاعەکم نەدیتێەوە چی ئێرە ئەوە زمانیشم بە ڕۆژێ نەمدیتەوە هایەتیم بە خێو بکرێت نەمدیتەوە ها یارمەتی بێوەژن و هێتیمان بدرێت. خۆیان لێ ڕازی بی وای گەورە پاداشتیان داتەوە لە دنیا و لە قیامەت ئینشاڵڵا. دوعا لەو کەسانە دەکەم کەەوە هەمومان جێ یارمەتیمان دەدەن و بە تایبەتی بەرنامەی بەخشین یارمەتی هاوکاری و یارمەتی دایکە هێتیمان دەدەن. زۆر مەمنونیان دەبین و خوا خێریشیان بنووسی. مانگەکەیت کە لە مالێ نەش هاتین کە هاتن لە مالی یارمەتیان داینە. خوا خێریشیان بنووسی. زۆر مەمنون بەرنامەی زۆر باشە داوای لە خێرخوازانە دەکەین و دوعاش خێریشیان دەکەن و پتر یارمەتی ئەو بەرنامەیە بدەن. دەستخۆشی لەو خێرخوازانە دەکەم هاوکاری هێتیمان دەکەن زۆر مەمنونیانم زۆر مەمنونیانم خوا خێریان بنووست خوا بایەستەتان دەیان بین تۆجێ مەمنونیان لۆ کەرەتینیەش ئەوان بەخوان لۆیان هینای نەمارێ زۆر مەمنونیان خوا خێریان بنووسی. هاوکاری هێتیمان زۆر دەکەن خوا خێریان بنووسی. هێتیمەشی زۆریان لە سەرکەشی زۆر گەوریان لە شانە خوار خێری خوارفرازەکانش بنووس خوار خێریوانش بنووسی. چکە زۆر مادیە بەرنامەی بەخشین زۆر مادیە زۆر بە هێتیمەوە مادی ئەگەر حکومەتەکەش بە چارێکی بەخشینی بە هێتیمەکانەوە مادی بی هێتیمەکان قوڕی بەستەری نابی. زۆر مەمنونیان زۆر.
ئێمە وەکو نووسینگەی هەولێری بەخشین مانگانە موچە بەسەر بێ باوکاندا دابەش دەکەین. مانجی هەموو مانجێک 31,800,000 بەسەر 213 ماڵی بێباو هەژار نەدار دابەش دەکەین. ماڵی بێباوکی زۆر هەژار و هەتا ئێستا چەندین فۆرمی دیکەمان لەبەردەستیە داوا لە خێرخوازان دەکەین هاوکارمان بن بۆ ئەوەی هەتا زیاتر و زیاتر هاوکاری ئەو ماڵە هەژار و بێباوکانە بین کە بەڕاستی ڕۆژانە پەیوەندیمان پێوە دەکەن و سەردانمان دەکەن داوایان لێ دەکەین هەرچەند ئەوان هاوکارمان بن ئێمە زیاتر لە خزمەتی هەژار و نەداراندا دەبین زیاتر لە خزمەتی بێباوکاندا دەبین. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێک کەفالەتی یەتیمێک بکە لەگەڕە من وەکو دوو پەنجەی وایە. جا داوا لە خێرخوازان دەکەین هاوکاریمان بکەن و خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە و لێرەوە بەڕاستی سوپاسیان دەکەین هاوکارمان بووینە و زیاتر داوای هاوکاری دەکەین خوای گەورە پاداشتی هەموو لایان بداتەوە. بەلای خۆی گەورە میهرەبان دەستگای خێرخوازی بەخشین بۆ مانجی ڕەمەزانی پیرۆزی ئەم ساڵ دیارە کۆمەڵی پرۆژەی ئامادە کردووە بۆ ئەوەی خزمەت بە تەواوی چین و توێژەکان بکات لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ ئێمە وەکو نووسینگەی هەولێر بڕی 213 مناڵی بێباوکمان هەیە کە موچەی ماگانەیە مەسەلا دابەش دەکەین. سوپاس بۆ خۆی گەورە بەبێ دواکەوتوێن ئەمڕۆ کە لە کۆتایی مانجی چوارداین بڕی 31,800,000 دینارمان ئامادە کردووە تەنها لە شاری هەولێر کە بەسەر مناڵانی بێباوک دابەشی دەکەین. دیارە لە کۆی گشتی مناڵانی بێباوک کە لە تاوای کوردستان ئێمە بەشی بێباوکانمان هەیە زیاتر لە 650 مناڵی بێباوک موچەی پێدەن کە زیاتر لە 77 میلیۆن دینارە کۆکراوەوە لەلایەن سندوقی بەشی بێباوکان و واروها لەلایەن ئەو خێرخوازانێک کە کەفالەتی مناڵانی بێباوکیان کردو. ئەمڕۆ ئێمە لە کۆتا ڕۆژی مانجی چوارداین بەسەرندا دابەش دەکەین. لێرەوە سوپاسی تەواوی خێرخوازان دەکەین کە هاوکارمانن لە تاوای پرۆژەکان و لەروها بە پرۆژەی بەشی بێباوکانیش کە ئێمە بە درێژایی مانگەکان بە درێژایی ساڵ موچە بەسەر مناڵانی بێباوک دابەش دەکەین. لێرەوە سوپاسیان دەکەین داوا دەکەین لە خوای پەروەردگار پاداشتی خێری نەبڕاویان بداتەوە کە هاوکارمانن هەموو مانگەکان ئەو موچە بۆ مناڵانی بێباوک و خێزانانی بێباوک دابین دەکەن. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 0750 723 25 55. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ئەوەی بینیتان دابەشکردنی موچەی مانجی چوار بوو کەوا بەشی بێباوکان لە نووسینگەی هەولێر بۆ 213 داگیەتیم موچەکانی دابین کردبوو لە ڕێگای خێرخوازانەوە. ئەو شێوازەی کەوا دابەش کرا ڕەچاوی لایەنی تەندروستی کرابوو. دەستگای خێرخوازی بەخشین بەش بێباوکان لە شاری هەولێر نزیکەی 32 میلیۆن دینار هەموو مانجێک بۆ داگیەتیمەکان لە ڕێگای خێرخوازانەوە دابین دەکاتن کەوا موچەی مانگانەیان پێدەدات. هیمەتی ئێوە نیشانەی سەرکەوتنی دەستگای بەخشین و هەروەها دڵخۆشکردنی بێباوکانە. تا لە بەرنامەیەکی تر پێتان دەگەینەوە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.